من ناو محمد محمود حمارشة ناسراوم بكاكرشو بحمارش باردو كان هر جواب ددمو سرطای دروست بوونی ئەو شیرە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1992 کە هاوڕێیەکی زۆر خۆشەویستمە بوو کاقوبات خاڵەقوباتیان پێدەگوت ڕۆژێک یاد بۆ لام گوتی کاک حەمەڕەش دەتوانی یارمەتیم بدەیت وتم بەچی یارمەتیت بدەم گوتی وەڵای ئەگەر لێرەکانە شیری دەفرۆشم شریکیش دەبین پێکەوە تمزالەوەی باشتر دەبێ ئەمیش یارمەتیت دەدەم و بۆ خۆشم لەگەڵت دەبم خاڵەقوبات هەدەشیاکانی ناو دەستی بە شیر فرۆشتنێ کرد لێرەکان ئەمیش یارمەتیم دەدا و خەڵکیش داهات بەڕاستی شیریان لێ دەکردین و هاوکاریشیان دەکردین دەیانزانین ڕوکمان خەڵکی ڕانین و کاسبێ دەکەین خەڵکەکەش داهات یارمەتیان دەدەین وەکو تەشجیعکرد تەشجیعیان دەکردین بۆ ماوەی مانگێک لەگە خاڵەقوباتی پێکەوەین خاڵەقوبات دەوری 3000 دینارێکی پێبڕا لە ماوەی مانگەکەیدا وازێنام وەڵام هیچ کە کاسبێ ناکەم شیرەکەی نافرۆشم خاڵە عاجز نابێ ئەگەر بێت و بۆ خۆم بیفرۆشم عەلەیکوم ئەسەلام سەرچاومە عەبدوڵڵاجان گوتی نا وەڵڵا عاجز نابووم ئەشیاکانم لێ کڕیەوە و لەو کاتەوە بەردەوام مەتاوەکو ئەوڕۆ لە ساڵ 1999 تا 2015 وەڵڵا ئەنجا ئەوە بە فەسڵ دەکەوێت هاوینان سەعات دوونی شێ دەبێ هەستم سەعات سێ لێرە حازر بم بەکەر بن سەرچاو سەعات دوونی شێ دەبێ هەستم سێ لێرەکانە حازر بم هەتاوەکو دەوری حوت و دەمێنمەوە زستانان سەعات 5 بەیانی دێن هەتاوەکو هەشت دەمێنینەوە وەڵڵا خەڵکی کاسبە و جەماعەتی عەلوەیە و کرێکارە و خەباتەیە و خەڵکی ناو بازاڕێ وەڵای شیرەکە مەعمیلم هەیە شیری مانگایە طبعا لە ماڵان شیرەکە دەسم لە ماڵان دەیکڕم مەعمیلی خۆمەیە تایبەتە لە سەلاجەی داوین هەتا بەیانی بەیانیاگە هەستام دەست بە کوڵانی دەکەم و کوڵ دەیکڵێم و دەیەمێرەکان وەڵای بەرداغێک شیر لە سەرەتا بە دینارەکی بوو دوایەکە و پارەیە گۆڕا بوو بە 3000 و 4000 و دوایەک شکایەوە ئێستاکەنە بە 750 دینارێ پەرداخ قەل سوور و حاجی وهاب دوو مشترینە دانا بڕێن بەیانیان هەموو بەیانیان هەر لێرەنە تەبعا ئەرەوەڵا ڕاهاتووینە گەڕانەی قورسە بەیانیان هەموو شوێ سەعات دوو شوێ هەستی شیرەکەمان سەرتوێکی هەیە قەیماغی هەیە حەزی لە قەیماغەکەیەتی سەرتوێکەکەی پێ خۆشە سەرتوێی دەخواتەن ها بەس سەرتوێکەکەی دەخوا هەیە پێی نایخۆ هەیە دەڵێ هەرتینەکەی و زیاتر لە 25 لیتر شیرم دەفرۆش بەڵام ئەو ساڵەکەنێ 4 لیتر 5 لیتری دێنین تاوا نابێت ڕۆژ وایە دەمێنێتەوە زۆر بەیانی وایە مناقەشە زۆر تونند و گەرمە جاری وایە دەگاتە حەدیەوەی لێکش تووڕە دەبن جا شوێنێ نەگرتوێتەوە کاکە سیاست هەموو شوێنەکانی گرتوێتەوە تێکەڵاوێکی جار زۆر لەگەڵ خەڵکی پەیدا کردو بەوەی ئەو شیرەوە شیرەکەم بۆتە ناونیشان بۆ هاوڕێەکان بۆ خەڵکانی ئەو شارەی کە شەوانە مەوعیدیان هەبێ بۆ شوێنێکی بڕۆن دەڵێ بۆرەکە شیرەکەی یان تەلەفۆن بەگەڵە لە شوێ دەڵێ وەلەکە شیرەکەم